چیرۆکی خوازبێنیەکەی مەولەوی لە ناوچەی هەوراماندا گەر کەسێک ڕەوانبێژیەک لە قسەکانیدا بەکار بهێنێت بەرامبەرەکەی بەتانەیەکەوە پێی دەڵێت ئافەرین مەولەوی. ئەم ئیدیەمە لەوەوە سەرچاوی گرتووە کە مەولەوی تاوەگۆزی خاوەنی زمانێکی باڵا بووە. ڕەنگە دیوانەکەی مەولەوی لە ناو دیوانە کوردیەکاندا تاقانە بێت لە دروستکردنی باڵاترین وێنەی شیعریدا. هەر بۆیە وا دێتە بەرچاو ڕەنگە کەسێک نەبوو بێت توانی بێتی لە مەولەوی بەهێزتر بێت لە بەکارهێنانی زماندا. بەڵام لە نمونەیەکدا مەولەوی بە هونەرێکی باڵاوە نامەیەک دەنێرێ و وەڵامێکی باڵاتری بەدەست دەگاتەوە. دەگەڕنەوە لە سەردەمی مەولەویدا ئەحمەد پریسی شاعیری بەتوانە و هاوسەردەمی مەولەوی دوو خوشکی هەبووە ناویان لەیلا و بەگیجە بووە. مەولەویش دڵی بە لەیلاوە بووە و هەندێک شعریشی بۆ هۆنیوەتەوە، بەڵام لەیلا شووی کردووە بە کەسێکی تر. ئەمە دەبێتە داخێک بەسەر دڵی مەولەویەوە، بۆیە بڕیار دەدات نامەیەک بۆ ئەحمەدی برای بنێرێت. دیارە مەولەوی هەر بەیادی لەیلاوە پێی خۆش بووە خوشکەکەی بخوازێت. بۆ ئەو خوازبێنیە ئەم دێڕە شعرە لە نامەکەدا دەنووسێ و دەینێرێت بۆ ئەحمەد پریسی. قسەیە ئەەکەم بەڕێوەجێوێ کە لەیلینەبوو با بەجێوێ. واتە من دەمەوێ قسەیەکی بەجێ و گونجا و لە خزمەت ئێوەدا بکەم. ڕاستە لەیلا شووی کردووە و بۆ من نەبووە، بەڵام دەکرێت بەگیجەم بدەیتێ چونکە خوشکی ئەوە و سوکنایی دڵم بەو دێت. ئەحمەدی براشی چونکە خۆی شاعیرێکی بەتوانە بووە دەزانێت چەکی مەولەوی تەنیا زمانە، بۆیە ئەویش هیچ چەکێک بۆ ڕەتکردنەوەی خوازبێنیەکە بەکار ناهێنێت جگە لە زمان. بەنامەیەک وەڵامی مەولەوی دەداتەوە و لە نامەکەدا تەنها یەک دێڕ شعر دەنووسێت هەر لەسەر کێشی شعرەکەی مەولەوی و لە شعرەکەدا دەنووسێ قسەیە ئەەکەی بێڕێوجێوێ تۆ کە مەجنونی چۆن بەیجێوێ. واتە ئەو قسەی تۆ دەیکەیت زۆر نابەجێ و ناگونجاوە، چونکە چۆن بانگەشەی ئەوە دەکەیت کە بوویت بە مەجنون بۆ لەیلای ئێمە. ئایا دەکرێت مەجنون جگە لە لەیلا کەسێکی تر بوو بێت؟ ناوی مەجنون لە پاڵ لەیلادا دێت نەک بەگیجە. بەم جۆرە ئەحمەد پرێسی هیچ قسەیەک بۆ مەولەوی ناهێڵێتەوە و وەڵامەکەی گەلێک شارەزایەنەتر داوەتەوە. بەڵام هەندێک لەو کەسانەی کە لەبارەی مێژووی ئەدەبی کوردیەوە دواون بۆ ئەم ڕووداوە دەڵێن هەرچەندە نازانرێت پاساوی ڕەتکردنەوەکە چی بووە، بەڵام دەبوایە بە هەر نرخ و بە هەر ڕێگەیەک بوایە بەگیجێ بدرایە بە مەولەوی. مادام ئەو ئاواتی بووە نەدەبوو دەست بنرێ بەڕووی مەولەویەوە، چونکە ئەسڵ وایە بەشی باش و دەستکەوتی باش بۆ کەسە باشەکان بێت، بۆ کەسە شایستەکان بێت، بۆ دۆست و نزیکەکان بێت. لەسەر بنەمای ئەو پەندە کوردیەی کە دەڵێت خێر بۆ خوێش نەک بۆ دەروێش، بە تایبەت بۆ خوێشێکی مەزن و گەورەی وەک مەولەوی.